الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. بەڕێزان، ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرکردایەتیە بە ئیجماع بڕیاری کشانەوەماندا ئەو کات یەکگرتو هەموو شتی جیاواز بوو و ئێوێ بەو جیاوازیەی خۆی بمێنێت لە هیچ حیزب و لایەنێکی تر نەئەچوو ناچێت. کاروانی یەکگرتو لەو ڕۆژانەوە بە تەنها ڕێگە ئەبرێت، هەوراز و نشێ و ئەبینێ و بە تەنیا و تاقانە چێژی ساڵحانە لە کاروباری خۆی ئەبینێت. گوێمان لە دژایەتی و حەساسیەت و حەسوودی کەس نەبوو. حسابمان بۆ پیلان و ستەم و چەوسانەوە و مەحرومیەت نەکرد. تەحەمولی جۆرەها پێشێلکاری و سووتان و کوشتن و ئازار و بێنازی کرد. یەکگرتوەکەتان بە موزایدە و قسەی پوچ و پوکاوە و بێواتا و مانە نەناسراوە. یەکگرتو بە خەڵکێکی ڕەوشبەرز و بە کردار و پلاندار و بە سەلیقە ناسراوە. ڕاستێکی زۆری وەزیرە بەڕێزەکانی کۆمانەکەی کە مەسئولانە کاریان کرد تا لە کابینا بوون و ئێستش کە هەر چواریان هەر پێنجیان ئەندامی سەرکردایەتین بە بەڵێ دەنگیاندا بۆ کشان. ئەو دروشمانەی کە خەڵک هەڵیەگرێ ئەمە لە دنیای ئەو قسانانی بە جەماوەری کوردستان و هەموو لایەک ڕاگەیەنی کە ئەم هەنگاوەی ئێمە دژ بە کەس وە هیچ لایەنێکی دیاریکراو نین. تاولێکەری کەس و جەبهەگیری لەگەڵ کەسی تران بۆ ڕازیکردن و شەپڵە بۆ لێدانی کەسی. ئێمە ئەمانەوێ سادقانە و ڕاشکاوانە وەکو یەکگرتو سەرەتا هێناوێتی بە تەنیا و تاقانە هەروە بە تەنیا هەنگاوەکانی بنێ چەندەی پێکرا چەندە ممکن. زۆریان وت و زۆریان مراهنە کرد و گرەوی زۆر کرا لەسەر یەکگرتو کە ناتوانێ ئەوە بکا و ئەتوانێ ئەوە بکا و ناتوانێ ئەوە بکە. ئەبێ ئەوانە هەموو لە حاڵی خۆیان تۆزێک مراجعەت هەڵگری خەمی قوڵی هەژاران و لێقەوماوانی وە شانازیەکەین کە لە خەڵکی چەوساوە و مەحروم و بێنەوای ئەم گەلە ئێمە نزیکی خەڵکی ئێمە لەو خەڵکانە نییە کە چوو بێتە دنیایەکی تر لەگەڵ میلەتی خۆمانەشین.